لە شاری سلێمانی فیستیڤاڵی هاوینە دەست پێ دەکات و ئەنجامە درێت وەک چۆن لە هەموو وەرزەکانە بە تایبەت لە شاری سلێمانی فیستیڤاڵ ئەنجامە درێت فیستیڤاڵی بەهارەمان هەیە فیستیڤاڵی زستانە و فیستیڤاڵی پاییز و لە ئێستادا ئەمڕۆ لە شاری سلێمانی فیستیڤاڵی هاوینە دەست پێ دەکات باز لەو چالاکیانە ئەکەین کە لە فیستیڤاڵەکەی ئەنجامەدرێت وە گەزانین کە لە تەواوی فیستیڤاڵەکانە چەندین چالاکی جۆرا و جۆر ئەنجامەدرێت ئەمڕۆژ لە شاری سلێمانی کە فیستیڤاڵی هاوینە دەست پێ دەکات چەندین چالاکی جۆرا و جۆر ئەنجامەدرێت و باز لە ناوەڕۆکی فیستیڤاڵەکە و شوێنی فیستیڤاڵەکە و کاتەکانی فیستیڤاڵەکەکەین بە میوانداری زۆر بەڕێز زانیار جەبار نوێنەری شارەوانی سلێمانی کاک زانیار فەرموو سلااو کاک زانیار بەخێر بێت. سلااو کاک ڕەوان سلااو سەحەرخان بەیانتان باش بەڕێزت باش. کاک زانیار ئەمڕۆ فیستیڤاڵی هاوینە دەست پێ دەکات لە شاری سلێمانی زانیاریمان بیتێ لەسەر وردەکاری و ناوەڕۆکی فیستیڤاڵەکە و شوێنی فیستیڤاڵەکە و کاتی کردنەوەی فیستیڤاڵەکە. زۆر باشە بەیانتان باش بەیانی بینەرانی شاشە جوانەکەی کورسات باش. ئەمڕۆ فیستیڤاڵی هاوینی سلێمانی دەست پێکە فیستیڤاڵەکە 5 هەفتە ئەخایەنێ لە ڕۆژی سێشەممەدا لە کاتژمێر 7 ئێوارە دەست پێکە تاوەکو 11 شەو فیستیڤاڵێکی هونەری کللتوری ڕۆشنبیری بەرفراوانە کۆمەڵێک چالاکی زۆر باش و بە پێز لە خۆگرێ لە فیستیڤاڵەکەیە هەوڵدراوە کۆمەڵێک هەلیکار بۆ بەهرەمەندانمان بۆ دەستڕەنگین و گەنجە چالاکەکانمان بڕەخسێنین نزیکەی 45 تا 50 هەلیکار ڕەخسێنراوە لە فیستیڤاڵەکەدا سێ ستەیجمان ئامادەیە ستەیجێکیان تایبەتە بە گروپێکی مۆسیقژەنی گەنج و لاو بەتوانە کە میوزیکی کوردی و بیانی ئەژەنن زۆرینەی میوزیکەکان میلۆدیەکی هەم خاو هەم ئاشنابێ بە گوێی بینەر و ئامادەبوانی فیستیڤاڵەکە لە کۆنسێرتەکە لە فیستیڤاڵەکەیە کۆنسێرتیشمان دەبێ هونەرمەند و گۆرانی بێژی لاو بەشدارە بن بۆ پێشکەشکردنی چەند گۆرانیەک. دەستان خۆش بێت جا لەکوێ بەڕێوە ئەچێت؟ لە سەرای سلێمانی لە بەردەرکی سەرا بەڕێوە دەچێت ئاگدارێکشمان بڵاو کردەوە لە سەرۆکایەتی شارەوانی سلێمانی بۆ ئەوەی هاوڵاتیان و شۆفێرانی بەڕێز نەکەونە قەرەباڵغی و تەنگ و چەڵەمەی هاتوچۆوە هات ڕێگاکە لە سەرەت لە کۆتایی جادی پیرەمێر دەگیرێت هاتوچۆ تەنیا لە شەقامی پیرەمێردەوە بۆ شەقامی گۆران ئۆرزدی دەڕوات لە کۆتایی شەقامی سابونکەرانی شەقامەکە دەگیرەواتە گۆڕەپانی سەرای سلێمانی ئامادە دەکرێت تەرخان کراوە بۆ ئەو فیستیڤاڵە تەنها لە ڕۆژی سێشەممە لە کاتژمێر 7 ئێوارە بۆ 11 شەو. باشە واتە بربەستی شەقامەکە تەنها لە کاتی کردنەوەی فیستیڤاڵەکەیە بیان لە ئێستا و بربەست کراوە ئەمڕۆ لە کاتژمێر دوی دوانی ڕۆ بربەست دەکرێت لە ئێستایا ئامادەکاری کراوە بۆ دانانی ستەیجەکان بە دەستخۆشیەوە بە سوپاس و پێزانینێکی زۆر تایبەتمان بۆ تیمەکانی ئاسایشی بەڕێبەراتی ئاسایش پارێزگای سلێمانی لە بەیانیەکی زووەوە لەوێ وجودیانەیە هەمانیەکی زۆر باشیان هاوکارێکی زۆر باشی تیمەکانی ئامادەکاری فیستیڤاڵەکەن. دەستی هەموو لایە خۆش بێ ئاماژەت بۆ کرد ماوەی 5 هەفتە ئەخایەنێ ئەم 5 هەفتەی بە چ شێوەیەکە؟ پلان و بەرنامەی هەر هەفتەیەک جیاوازە وەکو وتم سێ ستەیج ئامادە کراوە لەو لاشەوە لە تەنیشت ئەو سەرای سلێمانی کۆمەڵێک بزنس هەیە بۆ منە لە هەفتەی یەکەما چەند گۆرانی بێژ و هونەرمەندێک بەشدارە بن لە هەفتەی دواترا پلان و بەرنامەکە ئەگۆڕێ جا هاوسەنگیەک کراوە لە نێوان جێندەرەکان هەم خانمی زۆر باش و سەرکەوت و بەشدارە بن هەم گەنجولا و کوڕی بەتوانە بەشداری بن لە فیستیڤاڵەکە و بۆ پێشکەشکردن و توانا و ئەدا و ئەو لێ هاتوویەی کە هەیەە مەبەستم ئەوە بوو ئایا بۆ نمونە جەنابەت کە ئەڵەی 5 هەفتە ئەخایەنێت 35 ڕۆژی پێ ئەچێ ببوورە تەنها 5 هەفتە تەنها لە ڕۆژی سێشەممەدا واتە فیستیڤاڵەکە 5 ڕۆژە
لە ڕۆژانی سێشەممە تەنها لە سێشەممە تەنها لە ڕۆژی سێشەممەدا کاتژمێر حوتی ئێوارە تاوەکو 11 شەو کۆتا ڕۆژی فیستیڤالەکەشمان 12 ئەبێ کۆتا سێشەممە 12 بێ پلان و بەرنمەیەکی زۆر چڕوپردانراوە بۆ کۆتا ڕۆژی فیستیڤالەکەمان. بەڵێ کاک زانیار چییە پاڵپشتی ئەم جۆرە فیستیڤالانەکە بەتایبەت ئەم فیستیڤاڵی کە ئەمڕۆ فیستیڤالی هاوینە لە شاری سلێمانیەکێتەوە چه پاڵپشتیەکە؟ دەست خۆش بۆ پرسیارە بەڕاستی لە حکوومەتی خۆجیەی پارێزگای سلێمانی ئێمە کەسێکمانەیە سەرپەرشتی بەڕێوەبردننیەم پارێزگایەکە جەنابی جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران بەڕێز کاقوبات خۆی ڕاستە و خۆ سەرپەرشتیار و پاڵپشتی ئەم پرۆژە ناوازەیە ئەم فیستیڤاڵی هاوینەیە هەر بە ڕێزیشان تیمێک چەند تیمێکی زۆر باش و لاتوویان ڕاستپاردوو بۆەوەی بتوانن بە شێوەیەکی باش سەرپەرشتی و ئامادەکاری بکەن بۆ فیستیڤاڵەکە هەر بە ڕێزیان بە جۆرێک زۆر ماندوون لە پێشکەشکردنی خزمەتگوزاری لە ئاڕاستەکردنی تیمەکان لە ئاڕاستەکردنی سەرجەم بەڕێوەبەرەکان و لێپرسراوان و کاربەدەستانی ئەم شارە بۆیە بە ڕێزیان بە تەواوی لە هەوڵ و تێکۆشانی بەردەوامان نەک تەنیا هەوڵی باشترکردن و پەرەپێدانی بواری کولتور و هونەر و ڕۆشنبیری بن لەم شارەیە کە پایتەختی ڕۆشنبیریە لەم شارەیە کە پڕا و پڕە لە ئەدیبان و نووسەران و شاعیران و خەڵکی زۆر بەتوانە بە ڕێزیان ڕاستەوخۆ لەگەڵ سەرۆکی شارەوانی خات و لەیلا عومەر لەسەر خەتا بۆ پێشکەشکردن و گەیاندنی خزمەتگوزاری بە سەرجەم ئەو گەڕەکانی کە هێشتا دەستی خزمەتیان نەگەیشتوتێ بۆیە کاقوبات جەنابی کاقوبات خۆی ڕاستەوخۆ پاڵپشت و پشتیوانیان پرۆژەیە. باش کاک زانیار ئەگەر پێمان بڵیت ئەو کەسانەی کە لە کۆشکەکانە هەلیکاریان بۆ ڕەخسەوە و جەنابەت ئاماژەت بۆ کە ژمارەیەکی بەرچاویشە بە دڵخۆشیەوە چۆن ئەم کەسانە داوای خۆیان پێشکەش کردو ئایا بۆ نمونە بە درێژایی هەفتەکانی تر کەسانێکی ترکە بێن لە نزیکەوە خۆیان بیبینن حەز بکەن بەشدار بن ئەوانش ئەگەر بەرهەمێکیان هەیە لەوێ ڕاستە و خۆ بیفرۆشن ئەتوانن و هێشتا مەجای ئەوە هەیە کە داوا بکەن لەوێ ئامادە بن ئەوانیش؟ لە ڕاستیدا ئەو ڕێکخرا و ئەو تیمەی ڕاست پێراون بۆ سەرپەرشتیکردنی ئەم فیستیڤاڵە خۆیان ڕاستە و خۆ پەیوەندیان بەو گەنج و لاوە بەهرەمەند و بەتوانایانەوە کردووە پەیوەندیان بە کۆمەڵێک خانمی دەستڕەنگینەوە کردووە بۆ ئەوەی بتوانن ئەو چالاکی و ئەو دەستڕەنگینی و ئەو کەرەسەی کە هەیەە بێن پێشکەشی بکەم معلومات و زانیارەکە لەوانەیە ڕێک ڕاستە و خۆ سەرپەرشتیارانی و ئامادەکارانی فیستیڤاڵەکە باشتراگەداریە و بابەتە بن بەڵام ئەچیت هەوڵ دراوە کۆمەڵێک کەس بن کە بتوانن هەلی کار و ئەو توانایی کە هەیەە پیشانی بن ئەو توانایی کە هەیەە بیسەلمێنن بەڵ چونکە ئێمە توانای زۆر باشمانی لەم شارەیە خەڵکی زۆر باش و بەتوانەمانێ تەنیا یەک دەرفەتیانەوە یەک ڕوانگە و یەک گۆشەیانەوێ بۆ ئەوەی توانەکانیان دەربخەن. بەڵێ کاک زانیار جگە لە ڕەخساندنی هەلیکار بۆ گەنجان بەتایبەت لە ناو شاری سلێمانیە بوونی ئەم جۆرە فیستیڤاڵانە گرنگی چییە بەتایبەت بۆ شاری سلێمانی ئایبەتەن وایە کە ئەم فیستیڤاڵانە ئەنجامدانی ئەم فیستیڤاڵانە جموجۆڵێک لە ناو بازاری شاری سلێمانیە دروستکات؟ پرسیارێکی جوانە کاک ڕەوان دەست خۆش لە ڕاستیە چەند مەهام و چەند گرنگیەکی تایبەتی خۆی هەیە ئەم فیستیڤاڵە یەکێک لە گرنگیە زۆر تایبەتەکان پەرەپێدانی بواری کللتورە لە ناو دڵی سلێمانیە لە ناو جەرگی سلێمانیە کە سەرای سلێمانیە کە گۆڕەپانێکی کراوەیە هاتوچۆیەکی بەردەوامی خەڵک و گەشتیاری لەسرە بە هەمان شێوە ئەتوانین بڵین کاریگەرێکی زۆر باشێ بێ لەسەر ئابووری گەشتیار ئابووری بواری گەشت و گوزار ئەم شارە بەردەوام بەهۆی جوانی سروشتەکەی گەشتیارێکی زۆر ڕووی تێکە بە دڵنیایە و گرنگ و بایەخێکی زۆر زۆر باشێ بێ وەک ئاماژەم پێیا ئەم شارە پایتەختی ڕۆشنبیریە لێوان لێوە لە هونەر لە ئەدەب لە کاری هونەری لە کولتور یەکێکە لەو شارەکانی کە لە یونسکۆ تۆمار کراوە و شانازیەکە بۆ هەموو ئەو کەسانی لەم شارەیە ئاژین وەیە هەر جۆرێک فیستیڤاڵ و هەر جۆرێک بۆ نوێکی هونەری ساز بکرێ
ئەکرێ بە هەنگاوێک بۆ بەرەو پێشبردننی ئەو شتانی کە لە ڕابردووە کراون. حەزەکەم تیش بخەمە سەر بابەتێک. ئێمە لە سلێمانیە لە دوو بۆنەی دیارە بە تایبەت چالاکیمانە بێ کە ڕنگدانەوە و دەنگدانەوەیەکی گەورە با لە سلێمانیە. سەری ساڵی کوردی لەگە سەری ساڵی زاینی لە مامەیارە یا لە شاڕەی سالم لە چەند شوێنێک لە بناری گۆژە چەند چالاکیەک بەڕێوە دەچن. تەسەورەکەم بە ڕوئیای جەنابی کاقوباد ئەو تیمەی کە لەسەر خەتەن ئەو ڕوئیایی جەنابی سەرۆک شارەوانی هەیەی ئەم دوو چالاکیە لەوانێ زۆر کەم بێ بۆ شارێکی وەکو زۆر حڕووکی و پڕجوڵەی خەڵکی سلێمانی. بۆیە ئیشەڵڵا ئەم کارە دەبێتە هەنگاوێکی زۆر باش، دەستپێکێکی زۆر باش بتوانین ئەم فیستیڤالە لە کاڵێندەر و لە ڕۆژمێری ساڵانی سلێمانیا جێگەی بکەینەوە. ئەمەیان هاوینەیە لە 3 مانگی داهاتووە بەنمونە لە کۆتای مانگیدا لە مانگی 11 دەتوانین فیستیڤاڵی پاییزە ساز بکەین کە چەندین پێگە و لۆکیشن و شوێنی زۆر باش و ئامادەکراومانەیە. باشە کاک زانیاروە هەیە ئێوە هەنگاوێکی تایبەتان گرت بێتە بەربەوەی کە گەشتیار بزانێت کە ئەم فستیڤاڵە لە سلێمانی بەڕێوە ئەچێت؟ وەک ئاماژەم پێکرد ئەمە دەستپێکێک وەک هەنگاوێکی سەرەتایە ڕاست ئامادەکارێکی باش کراوە هەم لە ڕووی میدیاییەوە هەم لە ڕووی ئەوەی کە هەیە جەمعات و ئەوانەی ئامادەکاری و سەرپشتیاری پرۆژەکە ئەکەن هەم بەڕێستان لە کەناڵەکەی بەڕێستانەوە هەم لە سوۆشیال میدیای سەرۆکایەتی شارەوانی و بەڕێوەبەرایەتی پەیوەندیدارەکان و ئیشێکی لەسەر کراوە لەوان ئەمڕۆ ڕۆژی کردنەوەی فیستیڤاڵەکە بێ هیوادارین زۆرترین کەس بەشدار بێ. دەست پێکە هەر چۆنێک بێ قبوڵمانە ئەزممویە ئێمە لە وەرزەکانی داهاتووە لە فیستیڤاڵی پاییزە لە فیستیڤاڵی زستانەیە ئەتوانین زۆر چڕوپڕتر ئیشی تا بکەین. باشە کاک زانێر وەکو ئەوەی کە ئامادەکاریەکانتان بۆ کردو و ئەمڕۆ فیستیڤاڵەکە لە شاری سلێمانیا کرێتەوە هەوڵتان ناوە فیستیڤاڵێکی جیاواز ئەنجام بن تا ئەم فیستیڤاڵانە بەردەوامی هەبێ بۆ شاری سلێمانی؟ بەڵێ بە دڵنیاییەوە هەر خۆی ئامادەکردنی سێستەیج یەکێکە لە جیاوازیەکان تی هەڵکێشکردنی کاری هونەری و کللتوری و کاری دەستی کۆنسرت جیاوازیەکی ترە لە فیستیڤاڵ و بۆنی ترابیمان یەک ستەیج ئامادەکرێت بەڵام لەم فیستیڤاڵەکە بوونی سێ ستەیج و خەڵکێک و کۆمەڵی گەنجی نوێ بیری نوێ بە توانایەکی نوێ بەشدار بن کە ئەمە ڕاستباردەی جەنابی کاقوبادە هەتا بتوانن گەنج و دەرفەت بۆ گەنج و بۆ گەنجە بەتوانە و لێ هاتووەکان بڕەخسێنرێ. خواردنش تێدا بەش پێشکەشێت لە بزنسەکانان نۆ بزنسیان خواردنە خواردنێکی بیانیتیایە کە خواردنی سوشی پێشکەش دەکرێت. بەڵێ تا چەند هەوڵتان ناوە بەتایبەت بۆ کە باسی خواردنمان کرد بەرهەمە خۆماڵیەکان پێشکەش بکرێت لە فیستیڤاڵەکەیە لە سەدانەوەتی و خواردنانی پێشکەشەکرێ خواردنی بیانیە بەتەئکید لەم دوایانەیە خواردنی فاسفود و خواردنی خێراش زۆر بڵاو بۆتەوە و زۆر باوە لە نێو گەنجان و لاوان و خەڵکدا بۆیە خواردنی خێرا و هەم خواردنی خۆماڵی بە دەرەجەی یەک گرنگی و باخی تایبەتی پێدراوە. ئەگەر لە کۆتای گفتوگۆکەمانە قسێک ماوە جەنابەت پێت خۆشە ئاماژەی بۆ بکەی فەرموو. پێم خۆشە زۆر سوپاسی بەڕێ سەرۆکی شارەوانی بکەم کە زۆر بە تایبەت لە سازدانی هەر بۆنەیەکدا ڕاستەوخۆ چەند تیمێک ڕائەسپێرێ بۆی هاوکار و هەمانگی سەرخستنی پرۆژەکە بن یعنی ماوەی چەند ڕۆژێکە هەفتەیەک زیاترە بەڕێزیان چەند تیمێکیان ڕاست پاردووە بۆ ئەوەی ڕاستەوخۆ لەسەر خەت بن لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکانە بۆ ئەوەی بتوانین لە ڕێی شارەوانی و شارواتە شارەوانی بەڕێوبەرێکی سەرکەوت و شارێکی سەرکەوت و پێشکەوت و فەراهەمە هێنێ. بە تایبەت پێم خۆشە سوپاسی تیمەکانی یاسایش تیمەکانی پۆلیس هەردوو بەڕێوبەرایەتی گشتی تەندروستی سلێمانی و ڕۆشنبیری سلێمانی بکەم کە زۆر بە تایبەت هاتوونەتە سەرخەت بەڕێوبەرایەتی گشتی کارەبای سلێمانی و ئەو تیم و ئەندازیارانەی کە ڕاستپێراون ئیش لە پرۆژەکە بکەن و هاوکار بن بۆ ئەوەی لە ماوەی ئەو کاتی پێشکەشکردنی فیستیڤاڵ و
بە شێوەیەکی باش پێشکەش بکرێ ئیشەکە. شڵا خۆش کە بێت. بە جوانیش بەڕێواشێت. بە هیوای کاری باش ئەگەر داواکاریکی شت هەبێ بە تایبەت بۆ هاوڵاتیانی شاری سلێمانی بۆ زیاتر جوانکردن و سەرکەوتنی فیستیڤالەکە فەرمۆتوانی پەیامەکە بگەێنی لەکۆتە. وەک شارەوانی عادەتەن دوای هەر فیستیڤاڵێک دوای هەر بۆنەیەک بەڕاستی کارمەندەکانمان ژینگە پارێزەکانمان زۆر ماندووە بن زۆر هیلاک ئەبن پێویستمان بە بڵاوکردنەوەیەکی هۆشیاری پاکوخایانی زۆر تایبەتە هەر کەسێک لای خۆیەوە بۆنە و فیستیڤال بێ یا ڕۆژێکی ئاسایی بێ خۆڵ و خاشاک و پاژماوە فڕێنەیاتە سەر شەقامەکان هەتاوەکو هۆشیاری تاک بەرزتر بێ ئەتوانی شارێکی جوانتر و پاکوخاوێنتر پێشکەشکەین بە خۆشحاڵیەوە خۆتان ئاگادارن سلێمانی پاکوخاوێنترین شارە لە عێراقدا داواکاریمان لە خەڵک لە هاوڵاتیان لە بەشداربووانی فیستیڤالەکە ئەوەیە بە تەواوی هاوکاری تیمەکانمان بن کۆمەڵێک سەلەی خۆڵ و حاوی خۆڵ ئامادە کراوە بۆ ئەوەی لە دوای فیستیڤالەکە ژینگە پارێزەکانمان هێندە ماندوونە باوکی خۆیان ئەڵەسن ئەمان ڕاست پێراون هەرکەس بە ئەرکی خۆی ئەڵەسێ بەڵام تا پیسێک و پاژماوەیەکی کەمتری لێبێ نیشانەی ئازبەرزی و هۆشیارێکی باشی خەڵکی سلێمانیە. زۆر سپاس لەشی هەموو لایەک ساخ بێ بە هیوایەوەی کە نەک تەنیا لەم فستیڤاڵە لە هەموو شوێنێکی شارەکانی کوردستان وانە بێ خۆڵ و خاشاکەکانمان فڕبین بڵین دوایی کەسێک دێکۆی ئەکاتەوە بۆ ئەبێ خۆڵ و خاشاکی من کەسێکی تر ئازیێت بکێشە کۆی بکاتەوە.